بیداوی هاتینا کرسه که وانه زیمان کردی لیگونده میراوه. کرسه که وانه زیمان کردی لیگونده میراوه سر بی بجاره بکنه کج عالیه نونده چندی و هنکاریا بیان و هاتی بولی در هستن بیداوی هات. ای وطن گرتو نبی یان جینم بوچیا ای وطن گرتو نبی یان جینم بوچیا دیمنی جوانی توم ده تاج شاهین بوچیا دیمنی جوانی توم ده تاج شاهین بوچیا ای وطن گرتو نبی هوی 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 تیرکم به آسمان هوی 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 ای وطن گر تو نبی هوی 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 تیرکم به آسمان هوی 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 ای وطن بد بیانت بينكي ما أي وطن بالبيان بينكي إيمان ما أي وطن إيوار كانت خلوتي عرفان ما أي وطن إيوار كانت خلوتي عرفان ما توي 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 مجانم توي 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 مجانم توي هم جانم وطن جيانم توي هم جانم وطن جيانم كردستان قردو نبي هوي 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 تيركم بآسمان هوي 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 أي وطن قردو نبي هوي 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 تيركم بآسمان هوي 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 أي وطن قلتو نبي يان جينم بوچيا أي وطن قلتو نبي يان جينم بوچيا ديمني جواني توم بيه تاج شاين بوچيا ديمني جواني توم بيه تاج شاين بوچيا أي وطن قلتو نبي هوي 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 تيركم بآسمان هوي 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 أي وطن قرتو نبي هوي 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 تيركم بآسمان هوي 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 أي وطن قردو غبار سرما بوچاوانما أي وطن قردو غبار سرما بوچاوانما دركو دالي شاخ كانت سوسن وريحانما دركو دالي شاخ كانت سوسن وريحانما توي 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 مجانم توي 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 مجانم توي هم مجانم وطن جيانم توي هم مجانم وطن جيانم كردستان قردو نبي هوي 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 تيركم بآسمان هوي 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 كردستان
ئەی وەتەن گەر تۆ نەبی یان ژینم بۆچیە ئەی وەتەن گەر تۆ نەبی یان ژینم بۆچیە دیمەنی جوانی تۆم دێ تاجی شاهین بۆچیە دیمەنی جوانی تۆم دێ تاجی شاهین بۆچیە ئەی وەتەن گەر تۆ نەبی هۆی 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 تەیرێکم بێ ئاسمان هۆی 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 ئەی وەتەن گەر تۆ نەبی هۆی 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 تەیرێکم بێ ئاسمان هۆی 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 ئەی وەتەن بەد بەیانت پێنکیمانمە ئەی وەتەن بەد بەیانت پێنکیمانمە ئەی وەتەن ئێوارەکانت خەڵوەتی عێرفانمە ئەی وەتەن ئێوارەکانت خەڵوەتی عێرفانمە تۆی 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 تۆیم گیانم تۆی 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 تۆیم گیانم تۆی هەموو گیانم وەتەن ژیانم تۆی هەموو گیانم وەتەن ژیانەیەم کوردستان گەر تۆ نەبی هۆی 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 تەیرێکم بێ ئاسمان هۆی 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 ئەی وەتەن گەر تۆ نەبی هۆی 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 تەیرێکم بێ ئاسمان هۆی 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 لێهاتوو بلیمەتی مای لاغا دوای ئەوەی جەعفەر ئاغای برا گەورەی بە پیلانێکی دڕندانە دەوڵەتی ناوەندی لە شاری تەورێز کوژرا سەرۆکایەتی حۆزی شکاکی گرتە دەست سمکۆ کەسایەتیەکی نیشتمانپەروەر و ڕێبەرێکی شۆڕژێر و ئازادی خواز بووە دەستێکی شۆڕشی سمکۆ ڕێکەوت بوو لەگەڵ کۆتایی دەسەڵاتی قازاریە و هاتنە سەرکاری ڕەزاشای پەهلەوی شۆڕشی سمکۆ لە پێشدا بە ئامانجی تۆڵەسەندنەوەی خوێنی جەعفەر ئاغای برای سەری هەڵدا بەڵام وردە بۆ نوبەرامەی نەتەوەیی بەخۆیەوە گرت و بوو بە خەباتێک بۆ ڕزگاری لە دەست ڕژیمی پاشایەتی لە ساڵی 1992 هەتاوی کاتێک دەوڵەتی ناوەندی لەو پەڕی لاوازی و پشتپرسەی خۆیدا بوو بە یارمەتی کەسانێکی تێکۆشەر فیداکار و نەترسی هێرشی کرد لەسەر شاری گرمێ و توانی لە کەمترین کاتدا شارەکە بگرێت بەڵام هەردوو هێزەکە بە ئەو پەڕی دەستی تێکشکان و زۆربەیان بەکوشتن بە دامەزرانی ڕژیمی دیکتاتۆری پەهلەوی سمکۆ ڕق و بێزاری خۆی زیاتر لە دەسەڵاتی پاشایەتی دەربڕی و خەباتەکەی سۆڵپرتر کرد جۆرێک کە دەوڵەت توانای بەربەرەکانی لەگەڵ کوردەکانی نەما و هەر ڕۆژەی هێزێکی تێک دەشکا لە ساڵی 1922 زاینی بە دامەزراندنی حکوومەت خۆی وەکو پاشای ئەم حکوومەتەنەوەی ناساند و گۆباری کوردی وەک زمانحاڵی دەوڵەتەکەی دەرکرد ناوبانگی سمکۆ هەموو دنیای گرتەوە و ڕۆژنامە و چاپەمەنێ بەناوبانگەکانی جیهان هەموو ڕۆژێ بابەتیان لەسەر دەنووسی یەکێک لە قارەمانانی گەلی کووردا کە گیانی پاکی لە دژایەتی لەگەڵ زوڵم و زۆر و ڕەگەزپەرستی و بەدەستهێنانی ڕزگاری و ئازادی بۆ گەلەکەی فیدا کردووە شێخ سەعید پیاوێکی زیرەک لێهاتوو ئیماندار دڵسۆز و نیشتمان پەروەر بوو هەر بەهۆی ئەم تایبەتمەندیە دانسقانەی بوو بۆ کەسایەتێکی خۆشەویست و جێی متمانەی خەڵک و تاقمێکی زۆر لە دەوری کۆ ببوونەوە دوای ڕووخانی ئیمپراتۆری عوسمانی دەوڵەتی تازەدا نەزاوی تورکیا بە ڕێبەرایەتی مستەفا کەمال پاشا شکۆلێتری مافیان بۆ نەتەوەکانی پێ لە تورک بەڕەوانە دەزانین کەمترین بایەخیان پێ نەدەدا لەو ناوەدا نەتەوەی کورد زیاتر لە هەموو نەتەوەکانی دیکە برابەر ئازار وستەم لە زۆر مافی خۆی بێبەش کرد پاشایان لە ڕەگەزی کورد دەکرد و بۆ سوکایەتی پێکردن ناوی تورکی چێویان لەسەردا خوێندن و نووسین و قسەکردن بە زمانی کوردی قەدەغە کرا شۆڕشی شێخ عوبەیدوڵڵا نەحوی لە ساڵی 1930 تا 1983 زاینی شێخ عوبەیدوڵڵا کوردی ئیتیحا نەحویونەوەی شێخ ئەحمەدی شهابەددینە و لە ساڵی 1930 زاینی واتە 1247 کۆچی مانگی لە گوندی نەحوی
لە ناوچەی شەمزوریان دەگەێتەوە. شێخ عوبەیدوڵڵا لە شارەکانی نیڕاف و سی و عوسمانی لە ساڵی 1870 تا 1870 زاینی یارمەتی دەوڵەتی عوسمانی دا. شۆڕشی سونکۆ لە پێشدا بە ئامانجی تۆڵەسەندنەوەی کوێنی جەعفەرئاغای برای سەری هەڵدا، بەڵام وردە بۆن و بەرامەی نەتەوەیی بەخۆیەوە گرت و بوو بە خەباتێک بۆ ڕزگاری لە دەست ڕژیمی پاشایەتی. لە ساڵی 1298 هەتاوی کاتێک دەوڵەتی ناوەندی لە ئەو پەڕی لاوازی و شپرزەیی خۆیدا بوو، بە یارمەتی کەسانێکی تێکۆشەر فیداکار و نەترس هێرشی کردە سەر شاری ورمێ و توانی لە کەمترین کاتدا شارەکە بگرێ و لە درێژەی خەباتەکەی داتوانی زۆربەی ناوچەکانی ئازەربایجانی ڕۆژاوا بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. عەزیزخان کوڕی محەممەد سوڵتانی موکری کە بەڕگەز دەچێتەوە سەر قوباتخانەیەکی لە دەرەبەگەکانی موکری لە ساڵی 1970 کۆچی هەتاوی لە ئاوایی نەستان لە ناوچەی گەورەکایەتی سەردەش لەدایک بووە. سەدا عەزیزخانێکی لە گەورە پیاوانی سەردەمی قاجارە کە لە ناوەڕاستی دەسەڵاتی محەممەد شای قاجار تا ناوەڕاستی دەسەڵاتی ناسرەدین شا زیاتر لە 30 ساڵ خاوەنی پلەپایە بەرز بووە. هەوەی ساڵی 1680 زاینی شا عەباس بە سوپایەکی زۆر گەورە دەست دیسان هێرش دەکاتە سەر قەڵای دمدم. 4 مانگ قەڵا گەمارۆ دەدەن، بەڵام بۆیان ناگیرێت. هێزەکانی سەفەوی سەرچاوەی ئاوی قەڵایان دۆزیەوە و پێشی چوونی ئاو بۆ ناو قەڵاکەیان گرت. نزیکەی 21 ڕۆژ دانیشتوانی قەڵا بێ ئاومانەوە، بەڵام لەو کاتەدا بارانێکی باش باری، ئەمبارەکان پڕ ئاو بوونەوە و دیسان قەڵا توانی درێژە بە خۆراگری بدات. لە 13 فێوریەی ساڵی 1925 زاینی شەڕ دەستی پێکرد. دەوڵەتی تورکیە 5000 هەنگی ئامادە و هەواپۆشتەی بۆ شەڕ ڕەوانە کرد. دوای چەند ڕۆژی شەڕ لە 22 مانگدا هەر 5 هەنگەکە تێک شکاند و لەناو چوون. لە 26 فێوریەدا شارەکانی دیاربەکر، خارتوت، ناوچەی ئارگانا، تاڵ و پیران، مەئموورەتولعەزیز و تەواوی ناوچەکانی باکووری دیاربەکر کەوتە دەست هێزەکانی شێخ سەعید. ژێر گۆلی ورمێ دەکوترێت کە داگیری شارەکانی کشنەوە نەغەدا مەهاباد بۆکان میاندوار سان قەڵات کتاب سەردەست و پیرانشارە. زمانی دانیشتوانی ئەو ناوچەیە کوردی سۆرانی بە شێوەزاری مکریانیە، بەڵام لە شارەکانی میاندوار و ساینشەڵان نەغەدا تاسمێک ترکی ئازەریش نیشتەجێ بوون. ئێستا بۆکان گەورەترین شاری مکریانە. دەستت خۆش. هەرچەند کەیخسرۆ میراتگری دەوڵەتێکی بەهێز و لاواز بوو، بەڵام بە زووترین کات توانی ئارتەشێکی یەکگرتو و ڕێکوپێک پێک بهێنێ سەربازەکانی بەنۆترین و پێشکەوترین کەرەسە و جلوبەرگی شێر تەیارکە. دواتر بەرەو هەمەدان ڕۆژ دەتوانێت لە کاتی کەمدا بڕجێت کە زاز فەراهان کوڵتایەکان خوزستان لە وەستەنەوە زۆر ناوچەی عێراقیش خاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. لەو کاتەدا کە ئێران لە خەیرانێکی گەورە دەسەڵاتی دەکلاوە، خسرۆخان تەنیا کەسێک بوو کە خاوەنی زۆرترین هێز و دەسەڵات بوو. بەرەو دامەزراندنی دەوڵەتێکی بەهێز و توانای لە هەموو ئێراندا تێدەپەڕی. مکریان بۆ چارچێوە دیموکراسیایی ژێر گۆلی ورمێ دەکوترێت کە داگیری شارەکانی شنۆم، نەغەدا، مەهاباد، بۆکان، میانجاڵ، ساینخەڵان، تیکاب، سەردەشت و پیرانشارە. زمانی دانیشتوانی ئەو ناوچەیە کوردی سۆرانی بە شێوەزاری موکریانیە، بەڵام لە شارەکانی میانجاڵ، ساینخەڵان و نەغەدا تاقمێک تورکی ئازەریش نیشتەجێ بوو. ئێستا بۆکان گەورەترین شاری موکریانە. میرەکانی موکری لە سەدەی 9 تا 13 کۆچی بەسەر موکریاندا حکوومەتیان کردووە. وا دیارە بۆ یەکەم جار سێوەدینخانی موکرین لە سەدەی 9 کۆچی بە تێکشکاندنی تورکمەنەکان توانی وەدەست بەسەر ناوچەکانی موکریاندا بگرێ و ناوەندی دەسەڵاتەکەشی شاری مەهاباد بووە کە ئەو کات بە سابلاغ ناسراوە. خۆشەتران بە کوردی کەیخسرۆ بێنانی کیارسار کوڕی فەرەوەرچیش بە یەکێک لە گەورەترین و بەهێزترین پاشانی دەوڵەتی ماد ناسراوە. خۆشەترا کەسێکی ئازا لێهاتوو سیاسەتمەدار و بەورە بوو. دوای ئەوەی فەرەوەرچیش لە ساڵی 633 پێش زاین لە شەڕی ئاشوورەکاندا کوژا دەوڵەتی ما تووشی نسکۆ و لاوازی هات. داوسوڵتان پیاوێکی زیرەک لە ترسدا پەربەر و لێهاتوو بوو بەهۆی ئەو خزمەتە مەزمانەی کە بە خەڵکی موکریانی کردووە زۆر زیاتر لە دەسەڵاتدارانی پێش خۆی ناسراوە و خۆشەویست بووە. ناوچەکانی پێش دەسەڵاتی ئەو لە بنارەکانی قندیل هەتا مەراغە و لەوێشەوە هەتا ورمێ دەگرتەوە. داوسوڵتان لە تەمەنی خۆیدا توانی زۆر خزمەتی گەورە و گرنگ بکا و ناوی خۆی بۆ هەمیشە لە مێژووی گەلەکەماندا بە بەرزی و پیرۆزی بهێڵێتەوە. سەعیدی پیران شۆڕشەکەی شێخ سەعید ڕۆژ لەگەڵ ڕۆژ لە گەورەبوونەوەدا بوو، هەموو ڕۆژێ تاقمێکی زیاتری پێوەست دەبوون. لە 13 فێوریەی ساڵی 1925 زاینی شەڕ دەستی پێکرد
دەوڵەتی تورکیا 5,000 هەنجی ئامادە و تەواو پۆشتەی بۆ شەڕ ڕەوانە کرد. دوای چەند ڕۆژ شەڕ لە 22 مانگدا هەر 5 هەنگەکە تێکشکان و لەناوچوون. حکوومەتی مەڵبەندی کوردستان و کولیایی وە سنووقوڕی پێدەستپێنن. هەروەها بۆ دەستخۆشی و دەربڕینی هەستی ئەمەگناسانی خۆی چەند خەڵاتی بەنرخ کە بریتی بوو لە ئەسپی تایبەتی خۆی خەنجەرێکی دەستگەڵ ماست و دەستێک جلوبەرگی معقوڵانە بووی بەڕێ دەکات بۆ هەرەبووکردنەوەی ئەو پیاوەتی گەورەیە. خان بۆ تاران بانگێش دەکەوێت لەوێ ئاغا محەممەد خان ڕێزی شیا و شایان لێت. 15 مارسدا هێزەکانی شێخ سەعید توانیان تەواوی ناوچەکانی باکووری کوردستان بخەتە ژێر دەسەڵاتی خۆیان. هەموو وڵاتیان لە دەستی دەوڵەتی مستەفا کەماڵ پاشا ڕزگار کرد. دەوڵەت ێزگار پەشۆکا بوو. ناوچەیەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە پارێزگای سنەغەڵ کەوتووە. ئەم ناوچەیە لە پێش ئیسلامەوە خاوەنی ئەمێنشینی بەهێز بووە. وا دەگەێنەوە کە دوای گەشەی ئاینی پیرۆزی ئیسلام و هاتنی سوپای ئیسلام بۆ ناوچەکە، خەڵکو ئەمیرەکانی ئەم مەڵبەندە بە دڵخواز و ویستی خۆیان ئاینی ئیسلامیان قبول کردووە. کەسی کە بە ئاخرین کەرەستەی نظامی تیارکرابوون بۆ شەڕ لەگەڵ شێخ سەعید ڕەوانە کران. ئەرتەشی تورکیە پێش دەستپێکی شەڕ دەستیان کرد بە گرتن و کوشتنی خەڵک وە لە هیچ جەنایەتێک دەریغیان نەکرد. ئەمیرخان بە وتەی هێندێک کەس ناوی خەرەتات کوڕی ناسربەکی برادۆست بە ئاخرین میری بەهێزی برادۆستە. ئەمیرخان پیاوێکی زیرەک لێ هاتوو بە ورە و دادپەروەر بووە کە لە سەردەمی شاه تەحماسپ و شاه عەباسی یەکەمی سەفەوی داگیاوە و لەگەڵ شاه تەحماسپ دۆستایەتێکی لە ڕادەبەدەری بووە. دوای مردنی شاه تەحماسپ لەگەڵ شاه عەباسیش پەیوەندی هەرماوە و شاه عەباس ناوچەکانی برمێ شنۆ تەرگەوەڕ و مەرگەوەر بە سەرۆکایەتی هۆزی برادۆستی هێستاردووە. ئەمیرخان لە شەڕ لەگەڵ میر عومەری سۆران کە دوای مردنی شاه تەحماسپ چوو بۆ پاڵ دەوڵەتی عوسمانی دەستێکی دەپەڕێ و شاه عەباس دەستێکی لە زێر بۆ دروست دەکات. خان بووە کە دوای کوژرانی باوکی حکوومەتی بانیان پێگەیشتووە. حەمەخان پیاوێکی ئازا نەترس لێ هاتوو فیداکار بووەوە تا دەستپێشی شەڕی جیهانی یەکەم بۆ چەند ساڵێک دەسەڵاتی بەهێزی لە باندا مزراندووە. لە شەڕی جیهانی یەکەمدا کە بەهێزەکانی ڕووس و عوسمانی هێرشیان کردە سەر ئێران، هەموو ناوچە کوردیەکان بە تایبەت بانشیان خستە ژێر پەلاماری خۆیانەوە، دەستیان بەسەر شارەکەدا گرت و حەمەخان بە هاوڕێیەتی سێوەدی خان حاکمی سەقل بڕیاریاندا ڕۆبەڕووی ئەو داژی سەردار عەزیزخانێکی لە گەورە پیاوانی سەردەمی خازار کە ناوەڕاستی دەسەڵاتی محەممەد شاید خازار تا ناوەڕاستی دەسەڵاتی ناسرەدین شا زیاتر لە 30 ساڵ قاڵەی پلۆپایە بەرز بووە بەهۆی وەرە و لێهاتووی و زیرەکی بە مەزنترین پلەکانی نیزامی و سیاسی. بەڕای هەندێ لە مێژونووسان و هۆزەکانی مات لە ڕەگەزی ئاریایەکان بوون کە بەر لە هەزارەی ئەوەڵی پێشداین لە ڕێگەی قەفقازەوە ڕوویان کردبووە ئێران و لە ناوچەکانی بەشی باشووری ئازەربایجان و دەوروبەری هەمەدان نیشتەجێ بوون. بە بڕوای یەکی لەو ئاژاوەژێرانە ئەڵڵاخولەکانی زەنگەنە بوو کە خۆی لە پادشایەتی ئێران خۆش کردبوو بە هێزێکی زۆرەوە کە بە تووک و تفەنگ تەیار کرابوون لەگەڵ چەند کۆنەنەیاری خسرۆخان هێرشیان کردە سەر کوردستان. خسرۆخان بە هێزێکی چکۆلە کە لە 700 چەکدار پێک هاتبوو ڕوبەڕووی هێزێکی 30,000 کەسی بوو. من ڕامۆستان و خسرۆخان پیاوێکی زیرەک لێهاتوو بە ورە و دادپەروەر بوو. بە هاتنی ئەو هەموو خەڵکی کوردستان بە گەورە و چکۆلە کەوت نەخۆشی و شادی و ئەو کەسانەی کە بەهۆی شەڕ و ئاژاوەی ساڵانی پێشوو ئاوارەی وڵاتانی دیکە ببوون گەڕانەوە سەر ماڵ و ژیانی خۆیان. هەنیوێ ڕێگا لە بڕیارەکەی خۆی پاشگەز دەبێتەوە بە هەندێک خۆی ناڕۆن واز لە گرتنی ئیسفان و گەیشتن بە پادشایەتی ئێران دێنێ و بەرەو کوردستان دەگەڕێتەوە. هەموو دەستکەوتەکانی پێشکەش بە ئاقام محەممەدخانی قازار بکات. ئاقام محەممەدخان کە لەم کارەی خان یەکجار خۆش دەبێت ڕێز حکوومەتێکی زۆری لێدەگرێت و حکوومەتی مەڵبەندی کوردستان و کوردیایی و سەوخۆی دەستپێرێن بەها بۆ دەستپێرەکانی بەراوانە دەزانێت کەم زارەکیان پێوە دەدارێت. لەو ناوەدانەکەی زیاتر لە هەموو نەتەوەکانی دیکە برابەر ئازار شتەم و لەگۆ مافی خۆی بێبەشکرا. شایان لە ڕەگەزی کورد کرد و بۆ سوکارەتی پێکردن ناوی تورکی چێویان لەسەر چارەنووسی خۆی بەڵکە چارەنووسی هەموو خەڵکی کوردیشی گۆڕی و بەراو ئاقارێکی دیکەی برد. خسرەو خان لە ساڵی 1240 کۆچی بەهۆی چەند نەخۆشی سەخت و چەتونەوە دەستی لە کار کێشا و